کورد ئەم جاریان بە یەک دەنگ بە یەک ڕەنگ بە یەک مشت ڕوبەڕووی نێیارەکانمان و ڕوبەڕووی دژمنەکانمان و ڕووبووی ئستەعماری نوێ بووەوە کە وتی نە هەڵبژێکان بۆ کوردانی ڕۆژاوا بەردەوامی هەیە و ئەمڕۆ لە سنووری پەروەردەی کەلار پێشانگایەکی شێوەکاری بۆ مامۆستایانی هونەری قوتابخانە و باخچەکان ئەنجام درا وەکو پاڵپشتێک بۆ کوردانی ڕۆژاوا و ناونیشانی پێشانگاکەش بە ناوی کەزیەوە بوو. من ئەمەوێت دیمەنەکانتان نیشان بدەم. لێرە نزیکەی 60 تابلۆدان دراوە و 50 هونەرمەند 50 مامۆستای هونەر بەژاری پێشانگاکەیان کردووە. من بۆ قسەکردنی زیاترە ڕۆمە لای مامۆستا عەدالەت بەڕێوەبەری پەروەردەی کەلار. ئامانشان چی بوو لە پێشکردنەوەی ئەم پێشانگایە؟ ئێمە وەکو پەروەردە ئەرکمانە هەر کاتێک ملەتەکەمان پێویستی پێمان بێ بۆی پشتیوانی بکەین و هەڵسین بەو کارانە بۆیە خۆشبەختانە بەشی هونەریمان و ئەو مامۆستا خۆشەویستانەی کە لە بواری هونەرە دەست و پەنجەیان ڕەنگین بووە هەر یەکێکیان بە لەوحەیەک و دوو لەوحە تعبیریان لە ناخی خۆیان بۆ پشتیوانیان بۆ کۆمەلگای کوردی بە شێوەیەکی گشتی و کورسانی ڕۆژاوا کرد. بۆیە ئەگەر سەیری لەوحەکان بکەیت سەیریکەی تعبیر لە هەموو ئەو ئەڵەنگەرانەکە کە لەم دوایانە تووشی کورد هاتووە. خۆشبەختانە کورد ئەم جاریان بە یەک دەنگ بە یەک ڕەنگ بە یەک مشت ڕوبەڕووی نێیارەکانمان و ڕوبەڕووی دژمنەکانمان و ڕووبووی ئستەعماری نوێ بووەوە کە وتی نە. بۆیە پێویستیەکە ئێمە لە هەموو جێگایەک تەنیا لایەنە سەربازیەکەی نەبێت کۆمەکێکردنیان خۆپیشاندان و مامۆستایانی هونەر ڕۆژنامە نووسان هەر کەسێک لە ئێمە پێویستەکە کۆمەکی کورسان بە شێوەیەکی گشتی و کورسانی ڕۆژاوا بکەین. پێشووتر ئەگەر سەیرت بکردە زۆر کارکتەری ناودار هەبوو لە هەموو ژیانەکە کورد بوون ڕخنەیان تا سەر ئێسقان لە ئیدارەکەمان لە شێوەی تەعامولکردنمان ئەگەر بەڵام ئەم جاریان هەمویان دەستیان خستە سەر دڵی خۆیان هەمویان شەو ڕۆژان خستە سەر یەک بۆی پشتیوانی کورسانی ڕۆژاوا بە شێوەیەکی زۆر تایبەت بکەن و کورسان بە شێوەیەکی گشتی. ئەگەر سەیری بکەی هەموو جیهان هاتە سەرخەد و هەموو جیهان بینی کە کورد ئەو ڕۆژە بەسەر چوو تەنیا ئێمە مانوو چیاکان تەنیا پشتیوانمانە. بۆیە جگە لەخوا و چیاکان ئێستا هەمومان لە پشتیەکی و دەبێت پێویستەکە هەر یەکێک لە ئێمە لە ماڵی خۆیەوە هەر شخصێک هەر کارکتەرێک لە ڕێگەی خۆیەوە تعبیر لە پیرۆزی کورد بکە و تعبیر لە پیرۆزی خاک و نیشتیمان و ئاڵاکەی بکە. مامۆستایانی هونەرش ئەو وەرکیان لەسەرە و ئێمەش وەکو پەروەردە ئەرکمانە مناڵێک لە باخچەی مناڵانەوە هەتاک و گەورە دەبێت قۆناغەکانی خوێندن دەبڕێ پێویستەکە لە ئێمە خۆشەوی کێ ئەیوت لە 2026 لە دوای ئەو هەموو ڕخنە و گلەیانە ئەو هەموو گەنجە ئەو هەموو خوێنگەرمە چی بۆ کورسانی ڕۆژاوا چین چی بۆ کۆمەکیان کرد و چی بۆ ئەوەی کە لە هەموو خۆپیشاندانەکانە پێشەوەی خۆپیشاندانەکانیان کردبوو. ئەمە جێگەی دەستخۆشیە ومێ دەکەین ئەمە بەردەوام بێ و ئێمە وەکو پەروەردە پلانمانشەیە لە هەموو ناوەندەکانی خوێندن ئیشی لەسەر بکەین و بتوانین تاکی کوردی ئەوەی پێی بکرێ بتوانە بەرگری لە خاک و نیشتیمانەکەی بکە بەو تعبیری کە خۆی توانێ. مامۆستا بڵێ وەکەوەی بینن لە دیمەنەکانە پێشانگاکە بەردەوامی هەیە و بە بەشداری 50 مامۆستای هونەر لە قوتابخانە و باخچەکانی سنووری پەروەردەی کەلار بەشداریان کردووە. نزیکەی 60 تابلۆ لەم پێشانگایە دانراوە. لە ماوەی ڕابردووە بە شێوازی جیاجیا پاڵپشتی بۆ کوردانی ڕۆژاوا ئەنجام درا چ بە خۆپیشاندان چ بە کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری. ئەمڕۆ لا کەلار بە پێشانگای هونەری بە ناونیشانی کەزی پاڵپشتی بۆ کوردانی ڕۆژاوا ئەنجام درا.